ئیدانەی ئەو هێرشکردنە ناڕەوایی سوپای تورکیا دەکەین بۆ سەر براو خوشکەکانمان لە کوردانی ڕۆژئاوا و پێمان وایە ئەوە دەستدرێژیەک و ستەمێکی ناڕەوایە بەرامبەر بە نەتەوەیەک و بەرامبەر بە میلەتێکەکرێ کە بەهانەکانیان بەهانەیەکی نابەجێیە، بەهانەیەکی ناڕەوایە، بەهانەیەکی نادروستە کە بەو شێوازە مامەڵەیان لەگەڵا ئەکرێ. چکە لە ڕاستیاتەوە کاتێک کە خەڵقێک شەڕ و کێشەی لەگەڵتا نەبێ، خەڵقێکە لە وڵاتەکەی تۆدا نەبێ، خەڵقێکە زەرەر و زیانەکەی بۆ تۆ نەبێ، ناکرێت خەڵقانی سڤیل و بێتاوان لە ژن و مناڵ لە پیر و پەکەوتە لە خەڵقی نیشتەجێ و بەبێەوەی کە لە شەڕێکا بێ بکەیتە ئامانج و وێرانکاریەک دروستکەی لە نێو وڵات و شوێنێکە لە پێناو بەرژەوەندی و خواستی خۆتە. ئەگەر بێگومان هەموو شتێکیش لە باریکاییە بپچڕێ ئەو بە دڵنیاییەوە زوڵم و ستەم کاتێکە کوردەڵێکە گەرجام پڕ بوو لێ ئەڕژێ ئەوە کە گەیە ئاستی خۆی بێگومان ئەو زوڵم و ستەمە کۆتایی پێێت و لێ ئەڕژێت و ئەو دەسەڵاتدارانە لەبێ نەچن. خی گەورەش مۆڵەت نادا بەوانەی کەوا خەڵقانی زاڵم و ستەمکارن هەتا سەر بەردەوام بن. ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار. أما فرماني خوايا يعني ومزانن كخواي جورا بأعجاي لو ظلم مستمع خواي جورا أعجاي ليتي وبضلنيايا ولا سريشي ديت جواب وبتبرج نابه بس أو خلقاني كوا ظلم مستمع كان هر كسبه لجيل هر نابه كابه لجيل هر برجع كابه. أما خالي كم خالي دوميان زۆر جارێ مەبینیمانە بە درێژایی مێژوو دەسەڵاتە دیکتاتۆر و ملهوڕ و زلهێزەکان هێناویانە دروشمە دینیەکانیان بەکارهێناوە بەرامبەر بە میلەتە مەزلوم و ستەم لێکراوەکان بۆ ئەوەی کەوا بیکەنە بەهانەیەک بۆ خۆیان بۆەوەی بیشەرعێنن بۆ خۆیان بکە زوڵم و ستەمی پێ ئەنجام بدەن. سەدامان بینی ئێمە ئاەتەکانی لەسەر بابەتی ئەنفال و لەسەر ئەو شتانەی بەسەر گەلی کووردا ئەچەسپان کە بینیمان سەدام چی بەسەرها بە ئەنفال گەلی کورد لە ناو نەچوو. بینیمان کە ساروخەکانی ناو ئەنا عەباس و حوسەین و بە هەر ناوێ لەو ناوانە ناوی ئەنا هێرش و سوپاکانی خۆی کە هەر لە قادسیە و لە قاعقاع و لە ناوەکانی تری بەکارە هێناکە لە مێژووی ئاینی پیرۆزی ئیسلاما بوونیان هەبووە ئەمانەی بەکارهێنا بۆ ئەوەی کە گەلانی بەرامبەری پێ لە ناوبەرێ. بەڵام بە ئەنفال، بە کیمیاباران، بە ژینۆسایت، بە وێرانکاری بەعس، بە وێرانکاری تورک، بە ئەو دەستدرێژیانەی تورک بە خەڵقانی تر گەلی کورد لە ناو نەچوو. ئەوان لە ناو چوون، بەعس لە ناو چوو، ئەو دەسەڵاتدارانەی کە دژایەتی کیانی ئەم میلەتەیانە کرد لە ناو چوون و کورد هەروەک خۆی مایەوە و هەر ئەیشمێنێتەوە بۆ چقلی چاوی دوژمن و ناحەزوونارەکانی و بە دڵنیاییەوە ڕۆژێ لە ڕۆژانە بێ سەرکەوتنی خۆی بەدەستێنێ، ئازادی خۆی بەدەستێنێ، مافی خۆی بەدەستێنێ. بۆیە ئێمە ئەو دەستدرێژیکردنەمان پێ دەستدرێژێکی ناڕەوایە. بۆیە ئێمە کێشەمان وەکو مەسەلەی نەتەوەیی لەسەر بابەتە نەتەوەیەکەی لەگەڵ ئەوانیە کە ئەو تورکە من کوردیمێکێکی تر عەرەبەیەکێکی تر زبانێکی ترێ. ئێمە کێشەمان لەگەڵ سوڵتە سیاسیەکەی هەیە کە منی پێڕەفزە، با بڵێن کیانەکەی منی پێڕەفزە، کیانەکەی من قبول ناکات، دەستدرێژی ئەکاتە سەرم. ئەمە لەلایەک و لەلایەکی تریژۆ ئێمە کاتێکە بزانین بە هەر جۆرە لە جۆرەکان بە هەر جۆرە هاوکاریکردنێک لە درامایەکی تورکیەوە، لە کاڵایەکی تورکیەوە، لە هەر شتێکەوە ئەگەر ئێمە بزانین ئەو دەخل و داهاتە بۆ ئەوەیە کە ئێمە بیخێنە سەر داهاتی ئەو وڵاتە و داهاتی ئەو وڵاتەش بدرێ بە فیشەک و بە تەقەمەنی بەڕوبەڕووی خۆمانە بەکار بهێنرێتەوە، بە دڵنیاییەوە ئێمە لەگەڵ ئەوەداین کە کەناڵەکانی کوردستان بە تەواوی مەعنا وەک هەڵوێ زۆرگرتنێک بایکۆتی دراما تورکیەکان بکەن و دوکان و بازاڕ و مۆڵەکان بایکۆتی کاڵا تورکیەکان بکەن بۆ ئەوەی کە لانیکەم لە ڕووی ئابووریەوە ئەوانش زەختێکی ئابووریوان بکەوێتە سەر بە خۆیاندا بچنەوە. ئەو زەختە ئابووریە کە ئێستا لە سەریان هەیە هەوڵدەین زەختێکی زیاتر بێ بۆ دەسەڵاتە سیاسیەکە نەک بۆ میلەتەکە.